هونەری هاوچەرخدا هونەرمەند ئەو کەسەیە کە نهێنیەکانی یادەوەری کۆمەلگا بە شێوەیەکی جیاوازتر بۆ ئێمە بگێڕێتەوە. میوانی ئەم بەشەی بەرنامەکەمان هونەرمەند زانا ڕەسوڵەکە نوێترین کار و نوێترین نمایشی هونەرمەند زانا ڕەسوڵ سبەی ببورن ڕۆژی شەممە دەست پێ دەکات بە نمایش کە ئەم کارەی بە ناونیشانی بچپێنە بەگوێیە. کاکزانە سڵاوت دەبێم کاتەوە باش. ئەو کاتتان باش. باسێکمان لە پرۆژە و لە نمایش و لە کارە هونەریەکەی ئەم جارەت بۆ بکەیت، بەڵام سەرەتا پێشەوەی کە باسێک لە کارە هونەرێکە بکەی بە باسێک لە ناونیشانەکە بکەین. بۆچی بچپێنە بەگوێیە؟ خۆی لە ڕاستیە بچپێنە بەگوێیە لە کوردیا زۆر بەکارێت لەبەرەوەی تۆ گەر شتێک بە ناڕاستە و خۆبتێ بێ کێک بڵێیت ئەچپێنی بەگوێیە بۆ ئەوی کە سیسێم گوێی لێ نەبێ. منیش بۆ ئەم نمایشەم ئەم ڕستەیەم هەڵگرتوۆتەوانە لە زمانی کوردیا بۆ ئەوەی شتێک بچپێنین بە گوێی بینەرەکانمانە کە ڕووداوێکی گرنگ ڕووەیە. ئەو ڕووداوە گرنگە چی و نمایشەکە چیە؟ باسێکی کارەکەمان بۆ بکەیت. لە ڕاستیە نمایشەکە زیاتر لەسەر بابەتێکی گرنگی ڕۆژە کە عێراق و کوردستان پێوەیە ناڵێنێ نەبوونی ئاو و کێشەی ئاو لە کوردستان و عێراقا کە خۆمان نەزانین ئەو کێشەیە سەری کێشاوە بۆ ناو سیاسەتیش و بۆ ناو کای ئابووری لەبەرەوەی لە دوو ساڵی ڕابردووە ئەم کێشەیە بۆ ئەوەی کە پەیوەندی هەم ئێران لەگەڵ عێراق و هەم تورکیا لەگەڵ عێراقا بکەوێتەوەی کە دانوستان بکەن لەوەی کە نەوت بەرامبەر ئاو بێ. کێشەکە زۆر گەورەیە جگەلەوەی کێشەیەکی ژینگەیە کێشەیەکی سیاسی و ئابووریشە هەم بۆ عێراق و بۆ کوردستانیش کە لە ڕاستیە ئێستا من هەوڵێم لە ڕێگەی ئەم پرۆژە هونەریەمەوانێ پرسیار بۆ بینەرەکانم بەجێ بێڵم کە ئەوان چۆن بیر لەم کێشە گەورەیەکەنەوە کە کوردستان و عێراقی پێوە گیرۆ دەبووە. باشە هەمیشە زانەمان واناسیوە کە هەمیشە ڕێگەی جیاواز و تەکنیکی جیاوازی بەکارهێناوە بۆ نمایشکردنی کارەکانی بۆ کارە هونەریەکانی بۆ ئەم جارە تەکنیکێکە بەکارهێناوە. کارەکە لە دوو بەش پێکاتەوە بەشێکیان ئینستەلیشنە لەگەڵ بەشێکیشان پێفۆرمانسەکە بە زیندوی بۆ 3 ڕۆژی نمایش من لە 4 بۆ 7 پێفۆرمانسەکەم و هەوڵم ماوە ئەو مەتریاڵانی کە بەکاری هێنم زۆر نزیک بێت لە بینەرەوانێ بۆ ئەوەی گونجاندنێک دروستکەم لەگەڵ خۆم و بینەرەکەمە ئەوەی کە لە هونەری هاوچەرخا بە هەموو جارە ئێمە جەختی لەسەرەکەینەوانێ ئێمە لە ڕاستیە کێشە چارەسەری بۆ نادۆزینەوە بەڵکو هەوڵێن کێشەکە پرسیاری لە بینەر دروستکە بۆ ئەوەی تێڕامانێکی قوڵ لەگەڵ خۆی و یادەوەریەکانە دروست بکات کە ئەم هونەرە ئێوێ بڵێ چی. باشە چۆن بڕیارەیت کە ئەم کارە چ تەکنیکێکە خوازێت پێویستە لەسەر بە چ تەکنیکێک کار لەسەر ئەم کارە بکەیت؟ لە ڕاستیەوە ئەزمموی چەند ساڵەیە کۆ بێتەوانێت کە بیرۆکەیەکت لە دایکە بێ ئەو کاتە بیر لەواکی توانێت ئەو بیرۆکەی پێویستی بە چمە جۆرە مەتریاڵێکە چه فۆرمێکەوە هەوڵێت ئەم فۆرمە چۆن پێشکەشی بینەرەکانت بکەیت و ئەو ژانەرانەی کە هونەری شێوەکاری هاوچەرخ لە دنیای ئێستا ئیشی پێکات ئەیدۆزی توانێت ئەوی گونجێنی لەگەڵ کارە هونەرەکەی خۆتە. باشە چۆن ڕووی کاری هونەریەوە تۆ لەو کارانش زۆر بینی ومانێک لەو کارانە و کردووە ڕخنەی کۆمەڵایەتی و ڕخنەی سیاسی ئاراستی بینەرەکەیت. ئەوە زۆر گرنگە بۆ هونەری هاوچەرخ لە ڕاستی ئەگەر تۆ نەتوانیت وروژاندنێک لە ناو بینەرەکان تا دروستکەی پرسیاری خۆڵیان لەلا دروست بکەیت و هەوڵ بیت ئەو کێشەی کە تۆ هەستە پێکردو لە ناو کۆمەڵگەکەت و چواردەورتە بە شێوەیەکی هونەرێکی ئەمڕۆیی پێشکەشی نەکەیت لەوانەیە ئەو کاتە هونەرەکە دێشتا پێویستی بەوە بێ ڕیسێرچ و لێکۆڵینەوەی زیاتری لەسەر بکەیت بۆی پیشانی بینەرەکە ئەگەرنا هونەرێکی ڕاستەقینەی زیندوو کە بتوانێت پرسیار دروست بکە ئەوە بە دڵنیاییەوە ڕۆژانی نمایش پێمانەڵەکە ئەو هونەرە تا چه ئاستێک زیندووە. چی سەبارەت بەکارکردن لەسەر یادەوەریەکان بۆ ئەوەی کە ئازارەکانە بیربەریتەوە یان نەخێر یادەوەریەکان بۆ بە دۆکومنتکردنی یادەوەریەکانە و تا بیهێڵیتەوە بۆ داهاتوو؟ لە ڕاستیە لە هونەری هاوچەرخە وەک باسمان کرد بەشێکی زیندوو لە ناو یادەوەری هەموو کۆمەڵگەیەکدا هونەری هاوچەرخ هەڵیەگرێتەوانێ و کاری پێەکە. منیش ئەوەی کە توانی بێتم ئەو یادەوەریانێ هەم کەسی هەم زۆر جار کۆمەڵایەتی هەڵەگرمەوانێ و پرسیاری گەوری سیاسی ئابووری کۆمەڵایەتی لەسەر بنیادەنێم. باشە ئەمە چیە بۆ تێناوین بچپێنە بەگوێیە بچپێنە بەگوێیە لە ڕاستیە پرۆژەکە لەگەڵ کۆمەڵێک هاوڕێ و نووسەر و هونەرمەندە پێکەوە دروستمان کرد کە کۆمەڵێک تێکستی بەرهەم هاتووە کام تێکستانە لە دوای نمایشەکە بەرهەم ناتوە بەڵکو پێکەوە لەگەڵ هونەرمەند و نووسەرەکانە ئەم تێکستەمان بەرهەم هێناوە کە ئەوان سەلیقەی نووسینیان هەیە بۆ ئەوەی ئەو جوابی ئەو پرسیارانە بنەوە کە لە ناو کارەکەی منە لەدایک بووە و بە خۆشحاڵی ئەوانێ
هونەرمەندی زۆر گەورە نەهرۆ شەوقی بەشدارە و شەهرام ڕەسوڵ بەشدارە، زامۆ عەلی بەشدارە، مامەسا ڕەنج مستەفا بەشدارە. ئەمانە کۆمەڵێک لەگەڵ ئاڤان عومەرە، ئەمانە کۆمەڵێک تێکستیان بەرهەمهێناوە کە بینە لە ڕێگەی فۆرمەکە و لە ڕۆژی نمایش و لەگەڵ ئەم تێکستانەیە جۆرێک لە ئاوێزانی خەیاڵی بۆ دروستە بێت کە بزانێت ئەم پرۆژەی من مەشغوڵی چی بۆ بە چیەوە سەرقاڵ بۆم فترێ. باشە ڕۆژی نمایشەکە ڕۆژی شەمەیە، بەڵام سەعات و شوێنی نمایشەکەکەی و چێ ئەتوانێت بێت بینەری ئەم نمایش و ئەم کارانە بێت؟ ڕۆژی شەمە سەعات 4 بۆ 7 ئێوارە لە گەلەری مۆزەخانە لە سەر جادەی سالم نمایشەکە بەردەوامە بێت و ڕۆژی شەمە و یەکشەمە و دووشەمەش هەمان کات 4 بۆ 7 نمایشەکە بەردەوامە بێ. لە ڕاستیا هونەری هاوچەرخ تەنیا بۆ هونەرمەندان و ئەدیبان نییە، لە ڕاستیا هونەری هاوچەرخ زۆر نزیکە لە هەموو هاوڵاتیەکی ئەو شاری کە هونەرمەندەکەی تیاژی لەبەرەوەی کێشەکان و هونەرەکەی ئەو هونەرمەندە بۆ هەموو کەسێکە. هیوادارم خۆشحاڵم کە هەموو کەسێک بتوانێت ئەو نمایشە ببینە. ئەوەی کە بینەری نمایشەکان بێت، من ئەگەر ئێستا بێم بینەری نمایشەکەی تۆ بم بە چ بیرکردنەوەیەکەوە یا بە چ پرسیارێکەوە لە هۆڵەکە لە شوێنی نمایشەکە ئەڕۆمە دەرەوە. لە ڕاستیا من ناتوانم وەڵامیەوە بمانێت لەبەری هەر بینەرە و بە کۆمەڵە زانیاری و بیرکردنەوە و تێڕوانینێکی تایبەتەوەیە کارەکە ئابینێ. بەڵام ئەوەی کە بۆ من گرنگە هەموو بینەرێک کە ڕۆشتە دەرەوەی نمایشەکە جۆرێک لە یادەوەری بۆ دروست بوو بێ کە پێشتر ئەو یادەوەری لەلا دروست نەبوو بێ. هونەری هاوچەرخە توانێت ئەوە دروست بکە کە گەیشتە ئەو شوێنەی کە نمایشەکەی بینی جۆرێک لە بیرکردنەوەی بۆ دروست ببێت کە قوڵ بێت و هەستکات بەر هونەرێکی باڵا کەوتووە. بەڵێ دەستە خۆش بێت کاک زانا، زۆر خۆشحاڵ بووین. سوپاس بۆتەوە، سپاس بۆ ئامادەبوونت. کارێکی جوان، کارێکی تایبەت، دڵنیام وەکو کارەکانی پێشوت ئەم کارش کارێکی زۆر تایبەت دەرەچێت. سپاس بۆیەوە، سپاس بۆ کورسات کە هەموو جارێ بەسەرمانەکاتەوە و ئێمە ئەوە بە ڕێزەوە سیرەکەین کە پشگیری هەموو هونەرمەندانەکە بێت جیاوازی. دەستان خۆش بێت. دەستی تۆش خۆش بێت کاک زانەجان، زۆر خۆشحاڵ بین. زۆر بەخێر بێت.